پێکاتەکانی کەرکووک بە چڕی بانگەشەی هەڵبژاردنیان دەست پێ کردووە و هەر پێکاتە و دەیەوێت زۆرترین کورسی لە 15 کورسی ئەنجومەنی پارێزگا بەدەست بهێنێت. کورد لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە پۆستی پارێزگار و زۆربەی دەسەڵاتەکانی لەدەست داوە. دەیەوێت ئەم هەڵبژاردنە بکاتە دەرفەتێک بۆ بەدەستهێنانەوەی بەشێک لە دەسەڵاتە لە دەستچووەکانی. پارێزگا خۆی لە ڕەحمی لە بازەی ئەنجومی پارێزگاوە دەرەچێت بۆیە تو چێنێ کورسی زیاد بێ لە کاتی دەنگدان یاخود لە کاتی دانانی پارێزگا تۆ قووەتێکی قانونی دستوری تێبووی کە تو پارێزگا داڵێ ئەتر مەبەسمۆنیە تۆ ئەو کێ پارێزگا بەنابە ئەبێ بە پێی یاسادان بڕێ. لایەنی عەرەبی کە ماوەی 6 ساڵە پۆستی پارێزگاری کەرکووکی لایە و لەلایەن کوردەوە بە قۆڕخکردنی دەسەڵاتەکانی پارێزگاکە تۆمەتبار دەکرێت لە ڕێگەی چڕکردنەوەی بانگەشە و بە ئومێدی هاوپەیمانێتیکردن لەگەڵ تورکمان دەیەوێت پۆستەکە لەدەست نەدات. بأنه يكون مناصفتنا العرب والتركمان. پێم وایە عەرەب و تورکمان نیوەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگا و کوردیش نیوەکەی تری دەبات. واتە کورد بە تەنها نیوەی کورسەکان دەباتەوە. تورکمان چاوی لەسەر پۆستی پارێزگارە لە ڕێگەی هاوپەیمانێتی دروستکردن و عەرەبیش چاوی لەسەر پۆستەکەیە. هەرچەندە بە دووری دەزانم لە داهاتوودا پۆستی پارێزگار بۆ عەرەب بێت. فضل الطرف العربي في الفترة القادمة. تورکمانەکانی کەرکووک کە دابەش بوون بەسەر شیعە و سونەدا و بەشێکیان چوونەتە نێو هاوپەیمانێتی شیعەکانەوە، بەڵام تورکمان دەیەوێت سوود لە ململانەی نێوان کورد و عەرەب بۆ بەدەستهێنانی هەندێک دەسەڵات لە کەرکووک بەدەست بهێنێت. نحن أيضا طموحنا أيضا مركز المحافظ ئێمە چاومان لەسەر پۆستی پارێزگارە چونکە پێشترە و پۆستە لای کورد بوو ئێستاش پۆستەکە لای عەرەبە. دەمانەوێت لەم هەڵبژاردنەدا پۆستی پارێزگار بۆ نەتەوەی تورکمان بێت. المحافظة القومية التركمانية. سەرباری ململانەی نێوان پێکاتەکانی کەرکووک لەسەر پۆستی پارێزگار، بەڵام بەشێک لە چاودێران پێیان وایە یەکلایکردنەوەی چارەنووسی پۆستی پارێزگار لە دوای هەڵبژاردنیش ئاسان نییە، بەوپێی کێشمەکێشی ناوخۆیی و تەنانەت هەرێمایەتیشی لەسەرە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.